کوڕە وەڵڵا ناتوانم قابل لە حەز ناکەم بێمە دەرەوە کاکە ناتوانم کوڕە کاکە دەهام ناناسی تۆ باور کاچم ئاوە خۆم دایکمە بۆم لەگە خۆمە بەخوا لەو قەنەعەتم کۆڵام بە کۆڵان لە هەر سەر فڕێکە پیاوێکی بۆ من دانابێ کاکە خۆ منیش کارێکی وان پێی نەکردو داماوە بەخوا زەحمەتە کوڕە ڕیش سپی دنیام نارد کەس نەمانەی نێرم نە بابە تاو خۆم بە کوڕەکان ئەڵێم ئەوە قەپاتکە خۆ بە کوڕەکان دەرە دیسان فشە دەست پێکە قەپاتکە سەد ئیشم بە جێشتە لەبەر لیمۆی نەبای نەدەهاتم گوتی وەزی خراپە کە وەڵڵە چ عەیبت نییە لۆخۆ لە ماری ئیستراحەت شت کردێ کوڕم دووریشی لە مشکلەی دەرێ ئاژاوەی زۆرە کوڕم لە ماری ئیستراحەتی هەدی ئەوجە پێم بێ بزانم چی شت بە منە دێ وەڵای کاک سادی پێشوی بێمە سەر مۆزوعەکە شتێ لە دڵم بۆتە گرێ لا إله إلا الله چت لەسەر دڵی بیتە گرێ کاک سادی تۆ پێشتر کلین تایتڵ بووی کلین تایتڵ یعنی چ ینی لێدراوت نەبوو تێناگەم یعنی چ ئێستا تۆ سێ پارچە تەیە ئەوە دەعام ئەوە بۆنیت ئەوە سنووق ئیتر نازانم عمرن نەمینەوە حەبرت نەمینە قسانە نەکەی ئەخر نییە ساحیبی ئەو ئەقرێت لێ هەموو ڕۆژی نیە تووشی مشکلەی دەبێ کوڕم ئاگا لە زمانە دەبێ دیتە دامچی لێ کردی دەهامۆی لێ کردی لە مالێش سزم بیەتەوە کاکە ئەگەر ئیشەکە بمناری ئەمە دەڕۆم کاک سادی تاوە بوو وڵی دەمێک لەگەڵ کەسا سوحبەت شتم بۆیە وڵی زۆر حەزمە کرد بە تەنیا دانیشین بۆیە باش بوو سەدایکم ئەوانش لە بازار بوون هەنی پێم خۆش وەک دوو پیاو دانیشین گەورەت کردم هاتی بۆ سەر فەرشەکەم بۆ سەر ماڵەکەم وەکو دوو پیاو عەمرن نەمینە ماڵی منە کوڕی تو ئەمیرە واز لە من ناینێن ئەوە قسێ دەکەی هەر لێت بدەم فەرقی هەیە فەرقی من و تۆ هەیە ئەنی وەڵڵا هەیە کورە بابە ماڵی من ماڵی تۆیە ماڵی تۆ ماڵی من کورە وەڵڵا تو هیچ نییە هەتا برم ماڵی تو مالی منە حرام مالی من مالی تو نییە بەرحاڵ دەی بزانم دەی بەجددی بێزار بووم لە چ بێزاربی کورە وڵای لەم ژیانە کاک سعدی من سێ ڕۆژ لە تەویلە لەوێ سزن ئێستا لە ماڵەوە فیرار ناتوانم باوکە ئەچمە سەر ئاو تۆ ژۆگو مام وای دایکم لای هینەکە ئەوەستێ لەولە ئەخر بەخۆت وە لە خۆ کرد ئەدی لۆم باز نەکردی لە خۆت لێرە ئیستراحەتی کوڕم لە دەری پیا و خراپ زۆرن ئەتوش بێ دەماغی هەموو ڕۆژێ مشکلەکی دروست دەکەی ئەوەندە دەچێنە مۆزی خەرچی ئەوەندە دەست لە کوناوە وەردەدەنیە ئەو هەندی هات ماوە گوا بە کوڕم ماوە گوا بە دەهامی نییە ماوەچکە لە بیر دەکات قورئان کاک سعدی ناتوانم شێت بوومە کوڕی بن ئەگەر لەو مۆزوعەیە ئەو مۆزوع بە من عیلاج ناکرێ ئەرێ وەڵڵا زا من ئیشم زۆرە و خواحافیز کاک سعدی تو قورئان کوڕم وەمەکە ئێوە کوچی ئەو مشکلەی بوو شم پێ دەستێ بەگوتم باوکم وەفاتی کرد بۆنی باوکم بە کاک سعدی کردووە لا حول ولا قوة إلا بالله كرم مجري ما مجري كل ده مجري يستشبكم تدومكم والله أجر بتشي ولا كاك ده ما ناتو بس سري تو بيجن ناتو أنا كل كاتشي بدت يا مش مشكلة كي كل قضية كده ستشار قضية لولا خود كده شنو بارد لي برداول للاج كبناعش كبارد لي برداول على أساس كابلا له أشكال ذكي للاج بس خوش خود أشكال دوای لە پاشان سجنی کردی هەراتی ئێکورە بابەتەوە ئێکورە تەواو بە قورئانی ئەمە بم نییە هەلا دەکەم کورە کاک سعدی دوو مەسەلەی پیاکە وەکو جاران وەڵڵا قەنەعەتەکە ئەمن کورە کوڕم درم هان تۆم دەوازم لە مەسەلەی هینایە کورە کاک سعدی باوەکە ئەو مەسەلانی تۆم بەو حەیوانانە ئەگێڕایەوە کاک سعدی کاریگەری هەبوو باورکە مەڕ لەوێ ئاوا ئەگریا یعنی ئەوە ڕێزە لە من دەگری ها مسألة من المران باز ذكي بخواهم يتناسن كل هيا عمر النميني ورقريوكي وزبا أقصى قرآن بكا ورقريوكي مشو ميدانك أجر شاشكز نهاد برو بيرد بزان كورا أقصى قرآن تينك أخ أعمل بياوة خرابم تشي ولا تشي راقتي وأقردي سعدي باور بك بيه قرتي كذا كل راسيتي أجر أمنا بنجيلو من داري شوار هذا أما توا شربي حكم لهم مصدر النبي كاكا وعد أبما جهازك وكنترولك بدستو به ولا كل ما خدت آخر نبي وعد استتصدوا بكم شيء يعني تبكم لقال كاك دام بيكم بينه كاك نامي تشاري بين مو أوينا بس وازم لي بينه أوينا توانم شو أخي خويتي
کاک سعدی ئەم لا ئەو لا کورە بابە من خەمی خۆمم نییە خەمی خێزاندمە دوایی بێ برا بێ کاکە قسەی لە من و قسەی لەو کوشتم پیف ئەتە بیکوژی هەمنە نەمینێ کورە توانستی سرکەی دەترسی لا حول ولا قوة إلا بالله دەبی مشکلەکە هەر ئەمش حەلی بکەم ئەگەنا بەخوای مێشکم دەبێ مام نەبوویتایە کاکە پلانەکە بێ ئێ گوێ بگرە بێژە ئەو پلانە جێبەجێ دەکەی کاکە تەواو قسەم نەما سرقة بولا بيجي بولا بيجي بابو جيبو تو چی؟ ناوتيا ناوتيا ناویتی وقتی ناوی تو چی؟ وتم ناوتيا قصاب نام قصابة ايش تنالم ناوتلم دهم دهم تنصالي زلمه بوانتك بسالي تماني سنة دهم تنصالي 12 دهم ويكليت وكواي دوازيا كاكا تشوبيت بانزا بي باشا رازي دهم توزاني قد خوش بخت نابي لم دنيايا لو زبكرني تو غدريكي قورت كردوا والله غادر بيك اشترك يا اخويا دوان بير كروا زبكرني والله زبكرني بري دوان زي دي 2019 زبكرني لو وقتي مانجاك تفرش تو وصار بريو ببرسيتي بجوز على برزيتي بكون برسي من زعلان دها بري خزبت تعب بري تو أزاني كب شيرين ناقي هادو شيرين ليش دراسيتو ناك شيرين باوك شيرين هم مملكتانا سمن باش تستوب كم بس بعد تو غدرت كردوا غدر غادر نكسلك دي بخواي كان نكسلك دي بخواي باوركا دهم بري عربي زاني دزالم توزك دزالم قولاني موبلي فوق النخل فوق النخل سيحاري فوق النخل فوق لا والله لا كنت واجد لا حول ولا قوة الا بالله وراني موبلي نازل قولاني ولو تتوت سيبوه خمبو سيبوه ما بعدين خمبو سيبوه بسرعة خلاص درتو باش دخل يا سعدي كاكا طلعت لي اخوة واز الموضوع بينا كاكا تو لمسني موضوع دواي لو سروا بيبا فيلم شير لي بدهم بالراكا تنجو تمشتي كاكا کورەکو باوەڕاکە برێ بێژن دەیگوت چ دەگوت وەم لێ کرد وام ترسان لە جارەکەی کە خراپترم لێ کرد اوه كسان بيجان كاكا بيجان منو توي كدوبا فيلم ام سري موضوع كان لكوتاكا تو كيوات بيجين برايتي كاكا والله مو جاني خرابي والله گوتی دەهام باوەڕی کرد گوتی دوای لە راکاوش ڕاهراتم دەیگو هاواری دەکرد دەها يا اخو هرواري والله اي باشا بوستا كوايا دام تلفوني بو كردويت نا نەیکردە شێت بوویمە لە دەستی بەس هەپیادە اي بو يارنيا ئەی نازانم بەس من مۆزی خۆم تەرتیب کردی شلون تازە چوومە لای مام زەینەتی پێم بوو گوتم مام زەینەتی ئەتونیا لە بازاری بە هەر تەلەفۆنم لۆ کردی یەکسەر وەرە يعني ايش ناوته وقتك و ناوەتەوە مۆزاکەشم تێگەیان دێ گوتم پێی بری
غادي اللي هاتي وتشكل هاي سعدي والله يباني شيطان خبري بيتو بطولة فيكم رشيد نيا أجر مام زين الدين إيش لبيري كده بخود باسكا خم النبي يا خم يكسر كي أجي بلي جارة غدرة شكل دير عزني موزي بيجني بيجني بقى أي بابا وبي تاني أي خدي كي دوري اللي بيجنا كدوا كوتاي منو تو قد خير نبوا أترسم لك كوتايا دهم شقترين بمنبكا أو شقين بتوبكات كل عزيزة كم دحام بزلو من السلام عليكم. عليك السلام سعدي بابا خير تلفون مام زيد الدين تشيبك بعزلها يا سعدي أنا بوشم شو بكيري وقرروا قاعد دهم بولي أتوا التلفون خير أخذت أسبوع جنوك قراوة شنو كي تحاري تسوات بس بقينا ولا داني شكاك داني شيء دانش ولا داني شيء بس على قلبه كل ده بتلفون كاكا سعدي تلفون تبع عن تسوى كم تيم بقينا وعافتك جنوك قراوة دوبارة يعني لسان التلفون بقول كم زين أولي بجدك زاركي زور مرتعب ومعلاز كذب أو شو قراوة سعدي ليك على ما قلت يدي يا الله مام زين الدين كوي كاكا وصلت كل شيء هو أنا بازاري قربان الدم مام زين الدين حر استوى موضوع زول مهم هي كل فقري لي كل خزورة كان لسان ما قاعد تشتغل ما بس تنوك تشتغل بي قربان الدم دولة دي خوافز سيكوت بودي دم خم النبي لا إله إلا الله هات كل رشيد اخوات يا الفي الله يا غمال يا الله بحول عن سعدي شيك ما نقات كاكا داني شو ما شاء الله ونزلي جناجي ديارة دهم وزارة زنكا زوزو قلوبوا هات يا الله غمال في غمال وخشيت من ذاك بحول عن هزني سعدي أنا كاك هزني نشير وانا ابو سعد سعدي قربان هزني سعدي بخوها عشان سيدك امس لجيناتي الياس نهدات والله دي بابا ما انطوري دا جاتو بطحي بيه خويا مام زين الدين نيت شيت تبي هذا بحول عن اوحد السلام عليكم بابا خير بيه مام زين الدين أستغفر الله اصل بعد ده مام زين بخير بيه دامين مام زين الدين وشيت والطواف بينا دسي ماس كان بقول انا ما يمشي شيء كده بقول انا ما بيتر ما زين بيتر ورينا بس اخذ وي بابا دهم بقول من ودور به شيء كده كاكا تو كان دام كوي خوش بي قشيد يا الله بيبسي وزارة زنوكا كزور قورة بي زور بقوة بي حتى سيدك جنوكا كم مخابلة شيء تلجانيا أجل سانة بوي دام سانة بوي ما قراوة وشو قراوة جارة ايش قورت كردي كاكا دكازة سليشكا بس ليش كده وش يا مام زين الدين السماي دكا كاكيد بوا ولد بيانو جنن دانشا كاك سعدي أولي سانة زي زورك بيكو بديا زور باشا تشتشي بفيرو في الروسيا نمزانيا يا تشتشي زفت كرديا كاكا تصدق كده دوب لي تكاتش يان إلا شي كرديا سوشي خويا قولوا أوي خوش أجا أو إلا بكاتن ادي تشتخوي بيبشان دوبي نكاتن يعني باريزيا وردتوها ماما جان قورت أو ها كيدتي لو روجي وكاتم بزي هشت يكشتم كرت بس سعر كم داو سعدي هيش كم نكردي معالة تشتك كرديتو ولا من جنيه زاوي خوتم صعب تدانيا اشتكي ادب صاتي نكد اشتكي بمعنى سعدي يقصانة سيا كاكا بو وازلو ناني يا تو بو بالناكد وسعدو مشتكي اللي بلا بو امو بيجوا اي غادي لا بيجان نكد كا غادي لا بيجان او غادي لا بيجاني بيجان غادي لا بيكركا اي تجي نكد بنينا عدا يا اخي كاكا باري لي خواتي معك خوي بو او زين باب ماما باتن بقينو او كل خوي كلبا خوش يشتكي فقيري باري لي برداوا كلك بيجان هاتيوا برادر الرشيد ما اقول لي شي ذكر بابشي نمايا وبزان لي اقول داشي لي بارابو ولا بودا دعاشي لك عادي بعدي ايه لي بارابو قلت كركا بدا لا كركا رايكن استاكا كركا كنيا بستي ليش يخوش نابي خوش شارتوا هدي
کوڕەکە دەرێ لە ماری نهایەتە دەرێ دی تاچ تەلەفۆنم دەگەر یا دەگە دوعا لێ دەکەم بڕوات بێ سعدی ئەڵێ سجنی ئەبەدیە لە ژوورەکە خۆی ئەوە ناوێت نازانم ئەو مۆزوعەیە مام زەینب دەبێ ئەو مۆزوعە نەبی ئیشەشگەر لە غەرەت کردیە پێت بێم هەرچ بنیادەمە بە تەنیش هێتیمی داناسی ئەتو کوچعی لە ئەوار لەگەوی کردیە پارەی لێ خواردیمە کاکە مامە زەینەدین دەزانی ئێدە جنۆکەکان دێتەوە حادی بە خودای ئەها کاک داهام هەتا ئیسێبی ئەو هێتیمەی ساب نەکەی مەعەدەری خۆی ئەو شۆیە قل بووە ئەو شەوی دادێ دوو قودێتنا ئاگادار بە گورە هەموو خزمی وانە بەخۆی دەزانێت تێگەیشتی دا بۆ چت کردیەوە کاکە داوی لە بن دەکە وڵای کردیە کاک سعدی با ئەوەشی بیر خەمەوە کاکزێ ئەو پیاوە تەنانەت ئەو پیاوە پێوی پارەکەش دێمەوە کاکە پارەکەی من ئەیم باشم زەینەدین دەتسێم چکە ڕەشیدیش وە بزانم دەیناسی ئەمش دێرەکانن دەیناسم جنێتە کلمەش کوی بابا چاوەکەم لێ خۆش با قسە چی بکەم دراوەستن تە قسە چی بکە بابی من دایمافی خۆم کردیە کابرا پای لەم خواردیە سا بکەمەوە کاکەەوە دیارە حەزی لە جنۆکەکانە دیارە کورە برایەکەم هێتیم معنای چییە؟ بەو خودای خوای دەکات لەگەی ساب نەکەینە مارج وێران چ بکەم پارێ دەمێت زیاتر ئی خۆی با بەسە دووی پارەی لۆ چیە فەقی بەس دیە بێتە دەرێ کاکە کابرای لە ماری سچم بۆ ناوێ ئەوە کەنجی ئەو هاالێ کاکەدا لێ خۆش نابوو قەت لێ خۆش نابوو ئەوە جنۆکە پێی فێر بۆ کاکە مادەمە جنۆکاننی هەر بە ماری خۆش بە خودای جنۆکە بە هەمووتە نایەتەکنت تێگەیشتی ئللا حەقی ویە ئەگە حەقی تووبی لۆ ناسەزگەوی تەلەفۆنێکی بۆ بکە تەلەفۆنەشێ دەکەن پارەی لەمە خواردیە لۆ بێژەین دەکە کاکە دیە گەردەنی ئازا بکە بێ کاکە تەو جارشکە باش پرسیاری دەکەم ئەگە گەردەنی ئازا بکەم چادە بمەوە ئاێ وڵی سادە بیەوە هەرگەردەن ئازاکردن نییە دەبی لێ بگەڕی لە خۆی بێتەوە ناوخەرچی کاکە لە ترسێت و ناوێری بێتە دەری کاکە وازم لێ هینە تەلەفۆن لە بکە تەلەفۆن لە بکە وازم هینەتەوە بە چاپمەوە هێژان کوی باشە پێی عەقەڵ وەرە کورە وەرە تا دوکانێ وەرە دەوەرە کوڕم دەوەرە وەما بەدە هەماتیە چ ناوێری ها هەندی دێتە سدری ناوێرم کاکە ها ئەوە دەدەمە دەست دەهامی بەخۆت قسە لەگە بکە کاکە پێی بری وەرە دوکانێ دەی بێژان مەترسێ ئێستا وەرە مەترسێ مەترساوە وەرە ئێستا وەرە وەرەتەوە هەر ئێستا وەرە ئەوە چاوەڕێمە دەی مەترسێ کوڕم لە چێ ئەها فەقیرە دێت لە چێ بم هەر لە مارێ سزنم کوڕم هەر ئێستا یەکسەر وەرە دوکانی من بیدەم تەوا ئەوە دی دێ خوافز مامە ئێستا دێت هەرێوە چ بوون نەهاتە تەلەفۆنش دۆکەوە دی کاکە دی سلام علیکم علیکم السلام مەترسێ کوڕم شەنگیان بەخێر بێ باسی مامەگیان ئەو بێژەنەوی تازە بەحسمان دەکرد دەستی مامەی ماسکە بوو ئامامە شەخسی لات وە داماوە ماسکەم دەترسێ ماچ بێ قەیدی ماچ قەینا بێژەن گیان کەسی ماسکە حول ولا قوة إلا بالله بێژەن بسێنی ئەیا وا بزانە چەند گونە هاچی لێ کردیا وەرە کاکە وەرە وە دەست ماسکە تەواو بە قسەی و پیاوە کە تەواو لێو خۆش بووە کوڕم دەستی ماسکە وەردەی ئەوە جەبەرسێ عەزم مەکە چەند بە ڕەحمە کاکە ئەوە تۆ ئێستا گەردەنی ئازا دەکەی چادە بمەوە سادە بیەوە گەدەن خۆش ئازابی بڕۆ پیاسەی بکە دەچێ بازای دەچێ دەرێ من دوور ببەم باوش کاکە و گەردەنی ئازا کردی تاسە کاکە تەواو گەردنی ئازادی ماڵی ئەم پیاوە ئاوا بێت چادە بمەوە سدەقە سەعاتش کە هیچ بەرار نامینی بەس ئیشی ئەوها لە مەکەوە
تەواو کاکە تەواو ئێستا وت ئازاد کرد ئازاکە بڕۆ دەستە تەواو کاکە تۆ ئازاد بووی بەڵام مەمنونم کە ئازارکەم بەڵام مەرجمەیە مەرجی چی؟ بڵە کاکە مەرجێ مەرجی چ نایچی بۆ کاکە ئەوە مام زەینەدین مامزای نەدین کاکدام 3 ڕۆژ منی سجن کرد وا ئەو 3 ڕۆژە هەر ڕۆژێک من ئەگەر ئیشتم کردا لە بازار $50 ئیشمە کرد شەد بیلاوەیە یعنی سەنەکە $150 نابێ مافی خۆم وەرگرمەوە کاکە داوای قەرەبووی دەکاتن چ دەوێت و ئەم بەخۆم دەدەبێ بەخۆم دەدەبێ من ماڵ ئەوە ناخۆم ئەتو کار بێژان چ دەوێت ئەم بارە بۆ جێبەجێکەوە وڵایەگە $200 کورمە درست 3 ڕۆژان $150 کاکە هیلات بوومە $200 حیوانم لێ دێ ئەتو مەمنونی خوای بە بەێ ئەوە لێت خۆش بوو ئاتی کاچی بەر دوێمیل ئەو کابرایە پیاوەی چاکە ئەوە یارمەتی دەدا بە هەموو شێوە ئای بە باسی وەرەقە کونی مەکە چێ دەر ئەو یارمەتیەوەدا بەقەدرە دەوەرەقەش نییە چ بووە؟ چ بووە؟ ئەوە لێ دەوەشێتەوە کاکە دوایوەرە $50 لێ هیچ بەخۆم دەدەبێ کوڕ کورە بابەت دەدەبێ دووبارە دەستیان ماسکە بڕۆ دێ بابە ڕاستەکە کاکە لەسەر دەستیەوە قیروسیان نامەوێت ماسکە دێ دووبارە لەخوا بێ لێو خۆش بوون بڕۆ دەستیش ماسکە ئیمامە ڕەشیدیش ماسکە ئەمە دەمێنێ بڕۆ دەخوا فقط نابێ بە پیاڵ فێن بەخوا ئەمیش دەڕۆم تەواو تەواو لە سەعاتەکەی 20 دقیقە ڕۆیشتی بەس ئەو جارەوە بکەیەوە گاسم پێ دەبێ ئەیوانەکەم لەوە بینی ها حەقیتی پێت برێم خۆ هەتا ئێستاکە داوای دینارە چی کردیە تەواو ئەدی دەبڕۆ چ دەقە سەعاتەشکە بەران نامینێ ئەم دەستماز دەکەم شاگە دام جان ئەو خوا ڕەحمەت لێ بکات کەس غەریب نەبیت کاکا توش دەست و چاوت خۆش بی قوربان دەم چاوەکەم ئەمون کاکسعلی هەردەم لێ خزمەت دام وەرە خۆشەویستی نییە ئەو جارە نیە هەر ئەو دەمی پارێ لێ وەگرت کاکە زەینەدین هەموو جارە تۆ عەزیەتەوێت چاوەکەمی تۆ حەیاتی ئەمەی تۆ فریشتەی وەڵام ماشەڵا بەم جامانەوەڵێ نەدەمسینی دەست خۆش دەست خۆش مەمنونم شتەکەت پێ برێ ئەو پیاوەچی لە نازدارە بەڵێ بزانن ئەو ها نەبی بە حەیاتی لە مۆزوعی بێژنی نایەمە دەرێ کاکە ئەندە هەموو ئاگرا ئەو زمانی ئەمیرەوەی ئەو فتنەیە کاکسانی ژەکە دامی کردیا چی ژنی من هەرێ وەڵا چهانیان وەڵام نازانم بەس ئەوە دەمزانی ژەکە دامی کردیا ئەتو کو دەزانی کو وەڵا ژەکەم نەخۆش بوو چوبینە تەواری لەوێن دەرە جێم نییە بوو گوتیان شتی کاکسادی دامی کردیا ئەخە تو تەمەشاد نەکرد بزانی چهان ژنی منە ناوەڵا تاژە نەزەری عالمێ ناکەم کوڕم ئەوە دامی کردی بەس چاوەکە لێ بگەر بە کو بوو یەکی کوستەڵی خەپۆکە بوو یان ئەوەکەیکە بوو وەڵا نازانم بەس ئەوە دەم کورە دەسادی وازی لە بێنە خۆم معاون طبی نییە کورە عەزیزەکەم دابی تێبگەوت وەرەتە تێبگەین عەزیزەکەم تو دانیشە کاکە دەمەرم کورە قەزوا خە بزانم کابە خێزانی من نازانم. بۆ ئێ هەنارە کاکە تو نائیناری کاک دام ئەڵێ ژنەکەی سعدی دامی کردووە کورە چێرە تەلەفۆن دامی کرد کورە تۆڵی بۆ مشکلە لەدایک بووی کورە ئەی هەوار چێ دەرێ لیمۆنیە کورە تو لۆ دەکەی ئەی هەوار کورە تو تەلەفۆن لە تەلەفۆنی بۆ دیمۆ دەبۆ موبایل لە نێوچەوانی بدەم بۆ من ئازای ئەی هەوار ئەی هەو جواب نایەتەوە ئەی هەوار هەڵی گرە لیمۆ ئەتو تەلەفۆن لۆلۆ دەهامی کرد بۆ هەناری دەهام نێزیکە تازە ڕۆیشت بەخێرا هەم بۆ قەلبت مشکلی سەد خۆزگەم بە بێژەنی لەو ڕۆژۆ تۆم ناسی وەڕێکڵی لافیتەی ڕەشی ئەو نەبەڵایت ئەو ژەر ناکری هەنار ژەر ناکری جێ بدەم ئەگە دەهام هاتە ئێرە بری نازانم ئاگام لە هیچ دیە باش باسی من نەکەی باش ئەو کەڵەشێری شامیە دایمە لە دوو کولانەیە و خەریکە لە منەیە سلام علیکم عەلەیکم سەلام کاک دام جان هەنارچی لێ هاتیە دامی چێ کورە دەعمیتی کاک دام تۆ غەڵەت تێگەوی منوتم دەعوەت ڕەشی شێتم مەکە والله گۆتت دام نازانم وتی دەعوەت یا دەعمی کردەوەتی ژنەکەی سەعدی دەعمی کردووە سعدی لە چییە؟ وەڵی نازانمی سەر ڕۆی ئەو دەزانی کە
ژنەکەی دامی کردیا کورە بەخواوەش نازانم کاکە هەرسوود تەق لەسەر من ڕاوستەمە یا کاور کردیا دانشا باگوێم بێ جوابی نەداوە چ بکەم ئێستا ئەرە ئەی من چی بکەم کاکە ڕێشێتان کردم کورەکەش نابەت من ڕۆن چۆن گیرەوە بمە دەسەم دوعاینەوە یا ڕەبی سعدی خوا بباتەوە ئارام کوڕمە دەرگای کۆ بزانە چێیە؟ چێ بوو کوڕم چێ بوو؟ هەنار سەلامەتی هەنا خۆ زیید نەشکەیە باش لۆ تەلەفۆن ناکەی ئێلو تەلەفۆن بکەم چ بووە؟ بە منیان گۆت ژنێ سعدی دامی کردیە وڵڵا کوڕم ئەم لە ماڵ چوومە دەرێ؟ کاکەم هەر لە ماڵێ بوو هەری لە ڕەشی دوای گۆت ڕەشی دوای گوت؟ باشی باش هەستا ئەتو بڕۆ ژووری خۆت لۆ یاڵە ژووری خۆت ژووری خۆت دەی کاکەوە ژنی سعدی؟ ڕەشی تەلەفۆی لۆ من کرد گۆتی ژنێ سعدی دامی کردیە دوای کە چوومەکنی قسەکەی گۆڕی گوتم نەگوتی دامی کردیە گوتم داوت لێرە گومانەکە بێ دروست بوو باشە تۆ دوام تەلەفۆن نادی هەموو تەلەفۆنی دەکەم تەلەفۆنەکەم لە مەتبەخ لە شانە کاکە ئەو شتە لە لای تۆش نامۆ نییە؟ با مش گومان مێش دروست بوو ژنی سعدی بەزە من ژنی تر کاکە ئەو شک و گومانانەی هەتا ئەوڕۆ هەموو ڕاستە هەنار هەستە با بڕۆین بۆچێ کاکە؟ سەرسەندای ڕەشیدی دەیبزانم ئەو مەسەلەیە چییە؟ بڕۆ باخۆر بگۆڕم ئەمیشتی بڕۆ تەورە دەکەم وایە بە ساقی ئەو بەشە بم لەم دنیا کەس نەمابوو بە منی نەناسێنی سعدی نەبێ یا ڕەبی سعدی خوایە کە پوو بکەوێتە ناو دەمە خۆی گەورە بیبێتەوە بە خزیێنەکەی خۆی لە کۆڵی منی بکەیتەوە باشە سلام علیکم یاخوا بەخێر بێ کاک دانجان کاک ڕەشید کوی بەخێر بێ سەر چاو کاک ڕەشید هاتنە پرسیارێک لێ بکەین فەرموو بەڕازگۆی جواب بدەوە فەرموو سعدی چەند ژنی هەیە سعدی چەند ژنیەیە؟ بەڵێ کاک دانجان قابلە دەستی بۆ بخەمە سەر قورعان ئەوەی من بزانم خوش کە باوە نارخان کاک ڕەشید تکایە بە ئارامی پێت دەڵێم ڕاستێکەمان پێ بڵێ سعدی چەند ژنی هەیە؟ کاکە من چی بکەم بۆ ئێوە بۆ خاتری خوا ڕاستەکەمان خوانە پێ منەکەن بڵێ. کاکە هەر هەمووتانە ئاڵێن بە مناڵی کەس ناناسن من نەبێ وەکو من بزانم یەک ژنیەیە برا خۆ من بە دوای سعدیوە نیم چاکەتەکەی نیم لەبەریابم دم و چاوت پێ ناچی ڕاستەکەی برەی کاکە دەموچوان خۆ لە علامەتێت بۆ ڕاستی ناڵێم ئەی کاک ڕەشید بە من دەرێن ژنێ سعدی دامی کردیە ئەوە ژنێ سعدیە ئێکەوە تا بێنەرخان دەعمی کردووە کاک ڕەشیدە من ساغوستەنیم لە پێشت ڕاوەستاوە ڕەشید لێم تێ بکە کاکە یەک پرسیارمێ جواب بدەوە تەواو کاکدام بە قوربانێ سعدی ژنێ دووەمی هەیە نا کاکدام بڕوا دەبێ منە ڕانەرخان شکەمم بۆ خەریکن لەسەر سعدی ڕەشید ڕاستەکەم پێ بێ و تەواو کاکیان بۆ ئەم لێدەن بە قورئان ڕۆژی ئەم خنکێنن کاکە بەبیرم هاتەوە بۆ خاتری خوا من دا مەخزەنەتم نەختەیشم لە مەخزەنەیە و یەمەوە بەڕاستی زوو دێوە بەڵێ بەسەر چاو کەجان دەخینکێ واز لێبێنە ئێستا بۆت ڕوون بۆ دوو ژنی هەیە هەروەڵا گۆڕم بۆ ئەی شەیتان سعدی لەوەی هەیە فێرمانی دەکاتن ئەی هاوار سعدی وەی شێرە سعدی خیانەت دەکە سعدی وەی مردم سعدی بەس حیامان چوو هەڵگەمان بینی بەسە شتی بخۆڕ کڕۆ سعدی ماڵی نەوێرانم هەرچی وەی ئەم سعدیە بۆ منە بەڵێ ڕەشید کورە قەوما سعدی هەنار و دەهام لە دوکانن یەکێکیانڵێ ڕمانەی چیل پارچەیە یەکێکیانڵێ ڕمانەی غازیە خەریکە ئەتەقنەوە سعدی زانیتە ڕەشید کورە ئەرە وەڵڵای ئاگرەکەنەوە سعدی نەی بە دوکانات کار یەکەم دەسم دامێنە بڕۆ لایەن بڕۆ ئارامیان کەەوە بڕۆ لایەن دانیشە کورە ئارامی چی بکەمەوە دەهام بە من ئارامەکرێتەوە ئەڵێ ئەلبی بێمەچینەیە ئێستا تو لە چێن دەرێ قسەی دەکەی کورە من لە مەخزانەکەەوە قسە لەگەڵاکەم لە دوکانە خەری و بمخنکێنێ ڕام کردە خوارەوە لە ترسا بڕۆ دوکانێ بڕۆ بیا خافرێنە دەی
کوڕم خۆم سایقەکەم زۆر باشە بەس نەمزانی ئەم عامودە چی بوو هاتە بەردەمم نانا من ئیشێکی ترم بۆ تۆ دۆزیێتەوە یەک فلێکس هەڵەواسم لە بەردەم دەرگا ماڵی بێژن بۆ ڕووخاندنی هەموو جۆرە خانوێک بەسە دایکە ئامودت یەک دیوار دوو ئاخر جارچی بۆ ماڵی مامم هەتا ناومت باخکەت برد هەمووی ڕووخاندە بەسە خۆیان ێنە بەردەمم خۆی خەتای خۆیانە جۆچێ پێم ڕابێری ها ئەلۆ جوابی چی بۆ توانن جواب دەنەوە کاک سعدی بوونەتە 1000 پارچۆ یعنی ئەو هەواڵە ڕاستە وەڵا ڕاستە و ڕاستیشە کاک سعدی لیمۆ نازانێ ناتوانێت قسەکە بە ئیشارەت قساکە کورنانە لە مناڵیان نەداوە لە دیوار و عامود و شتانی داوە عینەن دەزانم مەبەستم منداڵەکەی لیمۆیە کاک سعدی لیمۆ کوا مناڵی هەیە هاتی و منداڵی ناوسچی دەڵێ وەڵایی کاک سعدی نوقەی بڕاوە تر نازان بەس ئیشەڵا ئەمێنێ ئیشەڵا ناتوانێ قسەکە ئەتوان قسەکەی ئەوە تاڵێ ئەی کاک سعدیگان تۆ ئیشت چییە؟ خەستەخانە بێژەم بڕۆ عیادە بێژەم بڕۆ سەیدەلی بێژەم بڕۆ ئەی تۆ ئیشت چییە؟ کوڕمە من قوڕم لۆ گیرایتەوە دەهاموو هەنارە و مەوزوعەیان زانیە دەبی ئێستا عیلازەکی لە خۆم بکەم باشە کاک سعدی باشە بزان ئێستەمە خۆ بیری ئەوەم نەبوو ئەوە ئازاروشتە هەیە تەواو دوێنێ خەوم بیری لە خۆمە ئێرم کەوت کابرایەکی پیر هادانەکەی بۆمی هێنا وتمەوە چییە وتی مناڵێک لە ماڵتە بابڕێم بۆ عیادە بابڕێم بۆ عیادە بەشکمیسی لێ نادرێ بەستم با بڕۆ بڕواچی سۆنەیە بکەین لای بەجانتا بێ لە دەستگیر بەستەوە بێ جوان بیگرە ئەرێ سعدی دە جواب دەوە کو جواب داتەوە جواب ناداتەوە کاکە جان والله دەیکوژم ڕاوستە بڵێ چایبت بوو کاکە چایبم بۆ سعدی خیانەتم لێ دەکا ئەیدە تەلەفۆن شەو کە بۆ ئابێتن ئەرە کاکە دەدانی شەڵێ ڕێزە سەباحەیەکەن بە قوربانێ بم تحملمان نەماوە کاک ڕەشید تحملمان نەماوە کاکەوتی سەدیان بە قوربان دەواز بێنن باش ئەوە جوابی تەلەفۆنی من ناداتەوە چۆن دەزانێتن کاکە گیان نامەی بۆ من نردووە ئەڵێ تۆزێکی تریان بۆ دوکان کارخوام ئەوە تا خیندەوانم نییە بۆ خۆ نازانی ئەنافەر خوێنەوانیەیە بەناخێری جیان دەڵێوە دێم باشە کاکە ئەوەی سێر باش با بابێتن ئازار هەیە دەتەواو هیچ نییە ئەو کاتەژەو ئازارە کە سی ساعتی ئەی دەتەواو چی پێم بڵێم بڵێم وەرە بۆ جەنازە بەحەمل ناکەم خۆ جواب بەرەوە ها بێژن چ بوو کاکە کاک سعدی وەڵایی ئەوەیە دکتۆرەکە ئەڵێم ماوە بەڵام بەخواستی خەم پێی نییە من ئەشیعەکەم خوێندەوە وێتی سوزانی شعی بخینەوە بدە لیمۆی سعدیگیان چۆنی؟ ئای بەناخێری جانم وەڵا هیچ باش نیمە ئەتوو دەرانگۆل نوتقت چیرایە دەبینم بە زمان هاتیەوە سعدیگیان ئەوسا نەبێ قسە و لەگەڵا بکەم لەبەر مناڵەکە بەس شکر سەلامەتە هیچ خەمە نەبێ ئەدی ئەو تەبەکە دەڵی مردیە نازانم چ ڕاستەکەم پێ بڵێ نا و هیچ نازانێ لەخۆی قساکەوە تا فەحسەکە لەسەر نووسراوە بۆ زەتر کاتە سەلامەتە تەواو دوای چوارەت دەکەم دوایێ خوا بابۆ کۆتازار تەرمەکەی ببینم توخوا سەیری ئەم کۆتەر بیچێتە لێرەیە پێشمانکەوە ئەمە چۆن عەقڵی لەدەستداوە ئەوە سعدی حەیامان چوو وەیلێ وەیلۆ سعدی ئەوە چییە؟ ئەی هەوان پارچەی حەیاتمان مابوو هەمووتان هاویشتە عادی ڕووتان کردە عادی وەی نەمینم واز لە حەیران بێنە دەزانیەوە چێە؟ چییە؟ کاچی منەی هاوار ژنی سعدی دەعمی کردیە کڕوا لێرم ساخ و سەلیمە
كورا بابي من خبز أمن ناوم سعدينيا لو بملكتي 32,000 كز ناويان سعدية يقلوا أنا وبرادري تاولي بدك مقلي بابا سعدي بابي ساشيت مامك دي ساعة جو صرف الطفولة كانت بابا فرتفيلي كورا تعرف شيء تبتكي قصيبك ما قربان قصيبك باب قصيبك سعدي قربان تام بس اسلم ذا الان بتمو خسخاني خيزان واسي قال خرابه كاكا لو باسكا تناوتسيا انا سعدي خيزاني من دعمي كرديا كاكا كورا بس قربان تام بيسلم ذا بابرو خيزان واسي قال شرا أنا سعدي شيت مك بس والدو فتفير على بيلي لقرمن شيء وهنايتد فرتفير سرقنا كاكا لو باسكا كورا وباور ناكن أنا تدي قسام كما أخران كاكا عملنا هم سعدية خيزاني من دعمي كرديا بس هاري تساوكا وزنيم كرن كورا الحياة تسونا خزمو كسي أتلو هاتي أمد برنا وخصخاني إيه كورا كاكا وانا باور ناكن إيه كاكا إيه كورا كاكا باور ناكا وزبا كاكا حياة بردم أتاوجي بردم بس كاكا عايلي مع الشايلة كاكا عايلي مع عنادة كاكا جنا كنيا بس بدو فيتنيا كنا خازونا كاملة ويخرع بالدائرة بدك بقول بالي كورا بس من يزن ده بابرو قربان أكا بيست بخيم بو بيست بهشتك باشا أكا باري عمليات دويس كل خدمة الدامة باشا خو كل السعدي بزاز خدمة الدايا باشە چیان کرد ئەو پیاوی لە عینایی مڕەکەزەیە ناوە هەموو جارە ئەوە کاکە سعدێ داماوەکەن خۆشە مەزار نابن رشيد لقري بختي منها الرجبوة لجنيناني نزعت من هنا هاتو بياوي هتا سجلن هنا لزانم ناقمة حتى ده مجد جواني بس كاكا بختك من وابو سعدي جان أطول قصيبك كاك رشيد كاكا أطول بشتي واي سعدي إيه ما هي تسمعنا كدو كاك رشيد تلفوني بوي ما كرت ئەشەویلا ڕاستەکەی مشتا قسەمەنی من کورە عایلەیەک لە هیچ تێ ناگەن من داوای لێ بردنەکە من فیت نەبوون ئەم پیاوە تاخستۆتە مەنجەڵی بغار وەکنەکە حوەلە کوڵانوتانە ناشی خۆن لەسەر سفرەکە فڕێن من خەجاڵەتم كاكا رشيد أتو تلفون لهم كنت قلت جنيه سعدي دعمي كرديا كاكا أوش حكي خويتي جاي لي أبوها أبني جيب لي أبوها كاتش من خو بس أمنهم سعدينية أو قصانا تواو فتنة تواو رشيد لسدستي تيو ئەوە لەسەر دەستی من ئەگەر ئەو جارە مەوزعی وا دروست بکەن و بوختان دروست بکەن جێک هەیە بە گەورەی لەسەری نووسرایە محکەمە